بناوی خدای بخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامە، نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. عزیزانم خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئێمە ئەگە لە بیرتان بێ باسی سێ جۆرە دڵمان کرد، باسی دڵی ساخ، دڵی نەخۆش، دڵی مردوومان کرد. لە حەڵقەکانی پێشوو کۆمەڵک مواسەفاتی دڵی ساغمان باس کرد، پاشان لە دڵی نەخۆش و لە دڵی مردوو باسی دەعلامەتی مردووی و نەخۆشی دڵمان کرد. بەئیزنی ئەڵڵای ئەو جارە لەو دەرسەدا باسی چوار ژەهری دڵتان بۆ ئەکەم کە بەڕاستی ئەم چوارە ژەهرن هەر کەسێک ئاگای لە خۆ نەبێ بەڕاستی دڵی فاسد دەکا، کە دڵیش فاسد بوو ئیمانیش فاسد دەبیت. ئەی لەبیرتان نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە باسی قەلبی کرد فەرمووی ئاگادار بن ئینە فی الجەسەدی مضغە، لە ناو لاشەی ئێوەدا پارچە گۆشتێک هەیە، ئیذا صەلوحەت صەلوحە الجەسەد کله، فەرمووی ئەگەر صالح بوو، ئەگەر چاک بوو، ئەگەر پاک بوو ئەوە هەموو جسمت پاک و ڕێک و پێک دەبی. بەڵام خوا نەخواستە ئیذا فەسەدەت فەسەدە الجەسەد کله، ئەگە فاسد بوو، ئەگە بێ کەڵک بوو، ئەگە بێ ئەرزش بوو، بەڕاستی ئەو وەختی هەموو جسمت بێ ئەرزش و فاسد دەبیتن. جا بۆیە دەبی ئینسان بەڕاستی چۆن ئاگای لە خۆیە کە نەخۆش نەکەوێ، ژەهری نەکەوێتە جسمی، تووشی ڤایرۆس و بەکتریا نەبی. بەو شێوەش بەڕاستی دەبی زۆر ئاگامان لە قەڵبی خۆمان بی، چونکە قەڵبمان ئەسڵی ئیمانە. ئیمان جێی چێندەرە؟ جێی قەڵبە. هەر کاتێک کە بەڕاستی ئەو ئیمانە لەناو ئەو قەڵبەدا ئەو قەڵبە فاسد بوو، ئیمانەکەش لەگە خۆی فاسد دەکات. جا دەبی زۆر زۆر وریا بین لە قەڵبی خۆمان. و گوتیشمان ئەم سەیر و سولووکەی کە ئێمە دەستمان پێ کردیە و بەرەو خوا ئەڕۆین و هەتا ئەگەینە دەرەزەی نێزیکی لە خوا و ئەگەینە دەرەزەی مەعیەتی خوا و دەگەینە دەرەزەی مشاهەدە و دەگەینە دەرەزەی قورب و ئیحسان، ئەو هەمووی بە قەلبە. دێ ئەگەر قەلبن نەخۆش بوو، سیس و کز و لاواز بوو، ناتوانانی بەڕێکەوی. قەلب ساغ و دروست دەبێ، هێز و ورە و هیممەتی تێدا نەبێ، ناڕوە. جا بۆیە بەڕاستی زۆر زۆر دەبی ئاگامان لەو ژەهرانە بێ کە تووشی قەلبمان دەبی. ژەهرەکانی سوارن: یەکەمینیان زۆری قسەکردن، دووەمینیان زۆر تەمەشاکردن، سێمینیان زۆر خواردن، چارەمینیان زۆر تێکەڵاو بوون. ئەو چوارە چوار ژەهری زۆر کوشندن کە بەڕاستی ئینسان ئەگەر ئاگای لە خۆ نەبی ئەوە ئەو دڵی فاسد دەکات. یەکەمینیان زۆر گۆتن. دەوان ئازیزانم ئەبن ئەوە سەیەم جارە باسی زۆر گۆتنێ دەکەم، سەیەم جارمە لەو سیلسیلەی کە باستان لۆ دەکەم، لەو 27 حەڵقەی کە پێشتر باسم کردووە، ئەوە سەیەم جارە ئەمن باسی زوبانتان لۆ دەکەم، چونکە بەڕاستی زوبان زۆر خەتەرە. بۆیە کاتێک ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی چۆ خزمەت ئیمامی ئەوبەکر دەبینە زبانی خۆی گرتووە، قسەی دەکا و زبانی خۆی گرتێ و بەری دەدا و قسەی دەکە، زبانی خۆی دەگری و بەری دەدا و قسەی دەکە. ئەش فەرموویا ئیمام خدا لێت خۆش بی، ئەوە چیەوە ئەوها دەکەی؟ فەرمووی ئەی عومەر هذا الذي أوردني الموارد، فەرمووی ئەوەیە ئێمنی تووشی سەد نیگبەتی و دەردەسەری و مشکلەی کردوم. بەڕاستی قسەکەی وایە، واللهی ئەوەی ئێمە تووشی گوناح کردیا، ئەوەی ئێمەی تووشی ڕوڕەشی خوای گەورە کردیا، ئەوەی ئێمە تووشی مارکاولی دنیا و قیامەتی کردینە هەموو زوبانمانە. ئەخ ئەوە نەبوو
كبيغمبري خو عليه الصلاة والسلام أقل بيرتان نبا معاذي قوت فرمي أمسك عليك هذا زبانت بقرأ أي معاذ زبانت بقرأ براسي أوي لروج قيامتي لسرو رايان دشيشن لو جهنم همو درون زبانتيان زا عزيزانم براسي بيغمبري خو عليه الصلاة والسلام لفرموديك زور بدقيقي دفرمي لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. سبحان الله. زان پیغمبری خو علیه الصلاة والسلام سم بدقیقی باسی گوری زبان دکا افرمی ایمانی کستان راس رنابی دانا مزره حتى كو ضلي دانا مزره والضلي كسشتان دانا مزره وراس رنابي حتى زباني راس رنابي ودانا مزره كواتا مباشرة زبان لقر إيمانا اگر بيتو براسي زباني خود زبط نكي براسي إيمانيش الزبط نابي إيمان زباني خود زبط كا إيمانيش الزبط دبيتا. سبحان الله. لو پیغمبر خو عليه الصلاة والسلام دفرمي لا تكثروا الكلام بغير ذكر الله. الله دفرمي زور ملين زور قوتا ملين بغير ذكر خواي قورا لا تكثروا الكلام زور قسام مكا ذكر خواي قورا نبي فإن كثرة الكلام تميت القلب. براسي زور قوتن ضل دمريني ضل دمريني كواتا الجهر أقاد لي بي لو هم ضل دويران نكاو هم إيماني شدويران دكاتن. عزيزاني من بوي پیغمبری خو عليه الصلاة والسلام مجدي زور قوري دايتا أو كسي كدوزي أباريزي أفرمي من يضمن لي ما بين لحييه وفخذيه أضمن له الجنة. الله سبحان الله. أفرمي هركسك بين الدو ليوان لقد دو رانكاني لو من بباريزي أمني الزماني بهشتي ددمي. الله أكبر. يعني أتو بس دوزي خود بباريزا پیغمبری خو عليه الصلاة والسلام قرنتي صد لصد زماني بهشت دداتي. من يضمن لي ما بين لحييه يعني إيركا أو بين أو إصبان ما دكاتت وفخذيه بين دوران كمان دكا أضمن له الجنة. سبحان الله سبحان الله. يعني كواتا هر بهشتو دامنا هر عفوا هر زبانو دامنا بهشتي ايمي لبهشت محروم كردوا. هر زبانو هر خراب بكار هناني زبانو هر آقدار نبون مان لزبان مان حفظنا كردني زبان مان ايمي ولي كردوا كبراسي بهشت مان لصايع بسيطا. زا عزيزانم براسي انسان دبي زور آقاي لخوبي لزور قوتن زوري أساك إما أقصاني كديكين والله زوري بكالكو فائدة زوري بفائدة. بوي إمام النووي يكتبي رياض الصالحين دا فرميتن قصة كردن سنزوري هي زوري يكم خير كله همي خيرة همي فائدة همي منفعة أو إشكالنيا إنسان دتواني بيكا ذا ذكري خوايا تسبيحاتا وتاردانا نصحت كردنا آموزگاری کردنی خلقا آگادا کردنوی خلقا مهم يعني درس بيك شيك دلي اشتيك صنعتك فيري شيك دكي مهم او قصاني كف حمي فائده او توهيس اشكالين كايما دبي بيكين هندق قصه بس زرره بس جناحه بس بيسالوا بريا نابي ايما بيكين زوري سيب اويا كزرري لفائده زياتره اوش نابي بيكين هر قصه كبراسي زرري لفائده زياتر بو نابي بيكين وهر قصه زرر وفائده تدابو با فائده شي زور تدابي بلام زرري تدابي هر نابي بيكين كواتا لتصار زور قصان يك زور قصه دتواني بيكين اويش كدابي همو فائده همو خير وتساكا بيت. سبحان الله تمشي زباني خومان او خلقي بك كوا زباني كم بو ببينو هر همو خير بي هر همو فائده بي هر همو سود وقازال بي بخواي زور زحمته زابوه براستي صالحان رحمتي خوان لبي زور زواديان فرموه السكوت الكلام من الفضة والسكوت من الذهب. أفرمي قصة كردن زيوة بلان بيدنجي زيرة
کەواتە بەڕاستی بێدەنجی سنگ و حرمەت و گرانی و هەیبەت و ماقۆلی ئینسانە. دەڵێن حکمت دەبەشە، حکمت دەبەشە، نۆیان لە بێدەنجیە، نۆیان لە بێدەنجیە. سبحان الله. ئێمە وازانی پیاوی عاقڵ ئەو کەسەیە کە زۆر دەرێت، بالعکس سانی بێعەقڵ زۆر دەرێت، سانی نەزان زۆر دەرێتن. یەکێک طبعا ئیمامی غەزالی لە کتێبی ئیحیا علوم الدین باسی 20 ئافەتی زوبان دەکات، 20 ئافەتی زوبان دەکات. سبحان الله، 20 ئافەتی زوبان. یەکێک لەو ئافەتانە کە زۆریمان تووشمان هاتیە ئەوەیە کە قسەیەک دەکەی هیچ علاقەی بە ئێمەوە نییە، نەتەکەلەم فيما لا يعنينا، بەکەیف خۆمان قسە دەکەی کە هیچ علاقەی بەمەوە نییە، هیچ لە دوور و نێزێک ئەمە فائیدەی لێ ناکەین و سەریشی لێ دەرناکەین. زا مشکلەکە ئەوەی ئەتۆ هەر معلوماتت نەبێ ئەو زەبێ قسەی بکەیت. یعنی چ دەری ئەو کەسەی کە قسەیەک دەکا فيما لا يعنيه کە هیچ علاقەی پێوە نییە درۆژ دەکا، حتما کە مادەم لێ نازانی حتما درۆشی تێدەخی. کەواتە ئەو کەسەی کە قسەیەک بکە کە هیچ سەروبەری لێ دەرناکە بەڕاستی ئەوە یەکسەر ئۆتۆماتیکیان تووشی درۆ دەبێت. زە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه. الله سبحان الله. لە دروستی کەسێک کە بەڕاستی مسلمانێکی چاکە و کەسێک کە بەڕاستی ئیسلامی بەڕێک وەرگرتووە ئەوەی کە قسەیەک ناکە کە هیچ علاقەی بەویەوە نەبیتە، قسەیەک ناکە کە هیچ معنی نەبی بەوی، قسەیەک ناکە کە سەری لێ دەرناسی. با نمونەک تا بۆ بینەوە ئەگەتان لێ خەڵک ئەوڕە هەموو بووتە محەلیلی سیاسی، یعنی کاکە تەڕەفرۆشە محەلیلی سیاسیە، بۆڕیچێ محەلیلی سیاسیە، معاون طبیە محەلیلی سیاسیە، هەمووی ئەنی هەرچی لەو بازاڕی دەگەڕێ هەمووی محەلیلی سیاسیە. ئێکرە وەڵڵا وەبیلا وەتی لە ١٩٩ سەری لێ دەرناسی باشە ١٩٩ هەر وەعی سیاسیشی نییە. کەسێک ئەگە پێوێ باسی سیاست بکات دەبی وعی سیاسی هەبی، وعی سیاسی وێت و ئاگات لە هەموو تەحەڕوکات و هەموو گفت و گۆ و تەسریحاتەکان و بینە و بەردەی دنیا هەبی ئەوجە وعی سیاسی لە بۆ دروست دەبی. کە وعی سیاسی لە بۆ دروست بوو ئەوجە دەتوانی تەحلیلێکی سیاسی دەکەی. ئەتوە ئەگەر لە هیچ نییە، ئەگەر لە ئەحمەدی بێزەوار نییە لەو گۆڕی تەحلیلی سیاسی دەکەی بەڕێی من وا دەبی وا نابی. جا بەڕاستی ئەوە یەکێکە لەو دەردا کوشندانەی کە ئێمە تووشمان بووین هەموو بووین بە محەلیلی سیاسی. ئەوە یەک. دوو هەمومان دکتۆری، کابرایەک نەخۆش دەکەوی کیس دەبا بە ئەوەی بکە سادەبی، هەمومان هەر یەکی دکتۆرەچین هەموو بۆردمان هەیە لە عیلاجی ئەو نەخۆشی ئەو کابرای وەڵا هیچیش لێ نازانین. کاکەوە قسەکردن فیما لا یعنینا. جا هەموو بابەتێک بڕۆ مەزلیسێکی مەوزوعەکی بکەوە هەموو قسەی لێ دەکەن، کەس نارێ لێ نازانم، کەس نارێ شارەزانیم، کەس نارێ کاکە من علمم پێ نە، هەمووی پرۆفیسۆرە لەو بابەتەی کە قسەی دەکەی. ئەوە دەردی ئەو ئومەتەی ئەوەیە، دەردی ئەو ئومەتی ئەوەی کە نەزانە بەس خۆی بە زانادادەنی، وا دەزانی زۆر زیرەکە دەرچی هەموو شتێک دەکا، بەڵام وەڵڵاهی هەتا برێن کورد میلەتێکی بێ ئەرشیفە، ملەتێکە هیچ ئەرشیفی نییە، بۆیە هەموو زاڵمێک دەتوانی هەری خەرەتێنی، هەموو مستەکبیرێک دەتوانی هەری خەڵەتێنی و بەلا ڕێی لا ببە. ئەرێ بەخوای هەرچی سیاسی ئەو ساحەیە هەمووی گەمەی بە کوردەکان دەکەن، ماعەدای باشەکان نەبیت. لەبەرەوەی بەڕاستی دەزانن کورد قەومێکە ئەرشیفی نییە، کەسێک کە ئەرشیفی نەبێ ئەخە چۆن قسە دەکەی کاکە؟ کەسێک بێ ئەرشیف قسەی دەکا، کەسێک بێ ئەرشیف ڕەئی دەدا، کەسێک بەبێ ئەرشیف معلومات دەدا، نەخێر. کەواتە بەڕاستی ئێمە دەردی قسەکردنمان گەلک زۆرە. بۆ یەکێک لەو ژەهرانەی کە تووشمان بووە ئەوەی کە بەڕاستی قسە زۆر ئەەکەین. بەڕاستی یعنی سبحان الله تو بەس بڕۆ کتێبی ئیحیا علوم الدین بکەوە لە ڕوبعی مهلیکات لە بەشی ئەوەی لیسان. سبحان الله 20 ئافەت لۆ باز دەکە، 20 یعنی بەس زوبانمان بە 20 بەڵاو مصیبەت توش بووە، بە 20 بەڵاو مصیبەت. سبحان الله چەند خەتەرە، سبحان الله چەند خەتەرە. جا بەڕاستی پێم خۆشە ئازیزانم بڕۆن ئیحیا علوم الدین بخینەوە. ماشەڵڵا کرایتە کوردیش دوو برای زۆر عەزیز و خۆشەویستمان کردیتیانە کوردی، یەکێکیان مامۆستا عەبدولکەریم فەتاح کردیتە کوردی، ئەوەی تریشیان جەنابی شێخ موحسین کردیتە کوردی. بەڕاستی دوو تەرجمەی زۆر ڕێک و پێکەن. پێم خۆشە بخوینەوە لە بۆ خۆتان، بۆن ڕوبعی مهلیکات بخوینەوە بەشی لیسان بزانە کو زراوت دەسیتن، ئەوجا دەزانی ئەتو ئەو هەموو قسانت کە کردیە کاکە وەڵڵا هەموو لەسەرت حسێبە. ما يلفظ من قول
إلا لديه رقيب عتيد. والله هل لفظك اللي ودو بيت دري إلا ملائكة كان دينوسن سبتي ده كان الكتاب بس بدأ خوا أحصاه الله ونسوه برأسي خواهم يجمار بس إيما لبير ما كرت زي عزيزان يقل جهرة كان دل كدل جهراوي دكا أويش قصة كردنا زوري قصة كردنا ببي فائدة زابوي براستي إنساني مسلمان دبي زور بيدنگو بقصة مگر قصة كبيوز بكا يان ضروري بي زابوي باباي سالك يكل أخلاق هربرزو زوانا كاني باباي سالك أويا كزور بيدنگا مگر بيوز بكا قصيك بكا مگر نصحتي كسيك بكا مگر تسبيحات وقرآنك بخويني مگر إرشاد يشيك بكا مگر قصيك بفائدة لويك بري أغانا دائما بيدنگو سنگو گرانه زابوي يكمي جهر كمالي إما يوران كرد زوري قصة كردنا با أقاما لخوبي لو جهرها خوب بارزين تاكو جهري دوم بخواي قورتان دسبيرم السلام عليكم ورحمة الله وبركاته